دوای دواکەوتنی موچەکانیان بۆ ماوەی 6 مانگ موچەخۆرانی هەرێمی کوردستان لە کەشێکی نەگونجاودا موچەکانیان وەردەگرن. ئێرە بەردەم بانکی هەڵەبجەیە بۆهۆی ترسی موچەخۆران لە نەبوونی پارە لە بانک هەوڵ دەدەن هەرچەندە زەحمەتیان بێتە ڕێگە موچەکانیان وەربگرن. ئەوە سەنگیانە دڵتەنگیە کە خەڵکێکی زۆر دێتە ئێرە ڕاستە کارمەندەکان لێ ئیشەکەن بەڵام ناکرێت دەیان وەزارەت لە ڕۆژێکی بۆ دابنرێت لێرە بێتە ئێرەوە موچەکە وەرگێت. دوو هاوڵاتی متمانەی نەماوە ئەگەر متمانە هەبێت ئەو قەرەماڵخیە دروست ناکات. شەیدانی چیمە باران و شەیدانی سنگەریان جیاکردەوە شەیدانی سنگە ڕۆژە پێشتر بوون ئەمڕۆ ڕۆژ کە ڕەمەزانە و ڕۆژی دووەمە شەیدانی چیمە باران هێشتا هەر ئاسەنگی هەیە هیوادارین ئەو ئاسەنگیە چارەسەر بکرێت. لەم بانکەدا موچەخۆرانی 3 قەزا و پارێزگایەک موچە وەردەگرن و خۆیان دەڵێن دەبێت لە بەرەبەیانەوە سرە بگرین تا ئەگەر پارە لە بانک هەبێت موچە وەربگرین. هەر بانقی ژنێ خەڵک لە پێنجۆنەوە هاتووە لێرە سەرای گرتووە خەڵ لە هەڵەبجەوە هاتووە لێرە سەرای گرتووە خەڵ لە دەربەنی خانەوە هاتووە ئەرەوەڵا بانکە چییە؟ بەم 6 مانگە جاریش هێشتا نقڵمان ناکەنەوە بۆ وڵاتی خۆمان چەند جارم حواڵەمان کردن نقڵمانکردن ئێمە ئەم سەر 6,000 دینار نەدەنیا بۆ سیارەت و 4 ساعت نەوەسین لەو جادا کە بە 6 مانگە جارە پارەکەشتە نوێی سایبێ هەم بڕۆیتەوە هەم بێتەوە بەیانیت نازەم ئەیان نازەم خوانزان. نەمانی پارە لە بانکەکان زۆر جار ڕیزبەندی وەزارەتەکان تێکەڵ دەکات و ئەمەش جەنجاڵی زۆر دروست دەکات هەندێک جار حاڵەتی نەخوازراویشی لێ دەکەوێتەوە. وەڵا لە سەیسایە خۆتین بۆیرە هەموو جارێ ئەرە وەڵا ناڕەحەت بووین و لیوە هاتین بۆیرە بۆ مەعاش و لە پاشێوکەران و هاتین بۆیرە ئەو شەسە ئێژە نایدەن و بڕۆین نازان مەعاش وا درێ حکوومەتی وا کرێتخوا. کۆبوونەوەی فراوانی موچەخۆران و دروستبوونی قەرەباڵقی زۆر هۆکارێکی دیاری دواکەوتنی موچە و زۆری پێویستی موچەخۆرانە بە موچەکانیان ئایندەی وەرگرتنی موچەکانیشیان بەم شێوازە لە نێوان هەژماری من و تەوتینی بانکەکانی حکوومەتی ناوەند بە نادیاری ماوەتەوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.